الحمد لله رب العالمين، نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وإن شر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، بپشتیوانی خوای گەورە و میهرەبان، لە دەرسی ئەمڕۆمانە چەند شوبهە و چاواشەکاریەکی کەی دوژمنانی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خزمەتتانە باسەکەین و وەڵامی ئەدەینەوە بۆ ئومێدەی ئینسانی ئیماندار لەسەر چاوڕۆشنی شوێن سنەتی پاکی پێغەمبەری خوا بکەوێ عليه الصلاة والسلام، و هیچ جۆرە شوبهە و گومانێک دژمنانی دین دروستێکەن کاریگەری لەسەری نەبێ لە ڕێڕەوی ژیانیا. لە دەرسی ڕابردووە چەند شوبهە و گومانێکمان باس کرد. بە پشتیوانی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆژ چەند شوبهە و گومانێکیکە باسەکەین و وەڵامیان ئەدەینەوە. شوبهەی پێنجەم یەکێک لە شوبهەکانیانە کە دەڵێن دەقەکانی ئەخباری ئیسرائیلیات لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەرە عليه الصلاة والسلام تێکەڵ بووە بە جۆرێک کە لە یەکتر جا ناکرێنەوە. نازانین کامە ئەخباری ئیسرائیلیە و کامە فەرمودەی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. اختلاط نصوص أهل الكتاب كالإسرائيليات بالسنة، وأنها اختلطت بنصوص الدين فلا يمكن تمييزها. إسرائيليات شيا زور جار بيستن إسرائيليات أو هوالانية أو دقانية كوالا لان أهل كتابوا ما وتوا جال برتوك كتابا كان يان بي لإنجيل كان يان بي يا توراة كان يان بي يا وتالاي زانا كان يان ما بيتوا هندك لهوالو أحكامي خويان. أم إسرائيلياتا دبيت السيبة شوا واتا هوالي قاورو جولك كانوا أهلي كتاب بنسبة إيموا للرؤية ويكوا وري بقرين يا ردي بكينا وسي جورن جوري كان موافقي قرآن وسنته أو شورا قرين هيك إشكال ما انتيانية بون منوكو هوالي بيغمري خوا عليه الصلاة والسلام لتوراتا موجودة واتا وصفي بيغمري خوا كراو عليه الصلاة والسلام بو جوري كوا حقيقة راسته لتوراتا باس كراو إيمان من بيه جوري كشيء مخالف قرآن والسنة أو شرطة كينوا لو يكبوتري عزير كري خوايا يا عيسى كري خوايا أو فريد دين شكوا مخالف قرآن والسنة. جوري كمان هيا نمخالف قرآن والسنة ونموافق قرآن والسنة. بۆ نمونە باسی ژمارەی ئەصحاب الكهفەکە یا هەندێک صیفات و وەصف و حاڵەتی ئومەتانی پێش خۆمانەکە کە هیچ مخالفەی شتیان نییە بۆ قورئان و سنەت. لە بەرامبەر ئەمەیانە چیە بین؟ ڕاوەستین، نەوەتا بەڕاستی بخەینەوە، نەوەتا بە دروی بخەینەوە، نەوەتا بەڕاستی بخەینەوە، نەوەتا بە دروی بخەینەوە. أما بريتيا التي أخبار إسرائيليات كابوش تكرونا وأخبار إسرائيليات شير روايتي كردوا همو أو هوالانو أو دقاني كواب إسرائيليات أشهج مالكرين لكتيب كاني زاناين إسلاما لكتوبي تفسيرا به كأغلبي والويايا لكي والروايات كراوة أغلبي لدوبيا والروايات كراوة كعبي أحبار وهبي كري منبه. أم دوانا دو زاناي چی بونا؟ أهل كتاب بونا. لدواوي كمسلمان بونا أخباري زوريان لا يجي راويانتوا. وهبي كري منبه كعبي كري أحبار تابعين لكبار التابعين وهروها بياوي زور سقو بالريزو متمانا بيكراون لوي كواباسيكن چێ لەمانی جێڕاوەتەوە؟ ئایا ئەم دوانە هیچ حەدیثێکیان جێڕاوەتەوە نەخێر؟
واتە ئەم دوانە سەحابی نەبوونە تا فەرموودە لە پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسەلام بگێڕنەوە، ئەنجا فەرموودەکانیان کە لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام گێڕاوێنێتەوە لەگەڵ ئەخبارەکانی خۆیان کە هەیەە کە پێوترە ئیسرائیلیات تێکەڵ بوو بێ بە جۆرێک کە کەسێک کاتێ لێ بیستێ لێ ئاڵۆز بێ کە ئەمەی کە باسێکا کەعبی کوڕی ئەحبار ئایا ئەمە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام یا ئەخبار ئیسرائیلیە؟ بۆیە کەعبی کوڕی ئەحبار و وهبی کوڕی منەبێ سەحابی نەبوونە تاوەکو چی بکەن فەرمودە لە پێغەمبەرەوە بگێڕنەوە عەلەیهی السەڵات وەسەلام، بەڵکو تابعی بوونە. چەند سەحابیەک لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وەکو ئیبن عەباس وەکو عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس، ئەم دوانە زیاتر مەشهورن بۆی کەوا هەندێک ئەخباری ئیسرائیلیاتیان گێڕاوەتەوە، لەم دوو پیاوە نەقڵیان کردووە. لە کێوە نەقڵیان کردووە سەحابیانە؟ لەم دوو پیاوە نەقڵیان کردووە. و هەموو ئەوانەی کەوا لیانیان نەقڵ کردووە زانایان کۆیان کردوێتەوە ناگاتە 20 ڕیوایەت. یعنی هەرچی ئەخبار ئیسرائیلیات هەیە کە کوی بکەیتەوە کە سەحابە لەم دوانەیان نەقڵ کرد بێ ناگاتە 20 ڕیوایەت. ئەوجا کاتێ سەحابە ئەخباری ئیسرائیلیات نەقڵەکە لە کەعبی کوڕی ئەحبار و وەهبی کوڕی منەبێ، سەحابە خەڵکی جێلۆوانە نین کە نەزانن چێ گێڕنەوە چی باسەکەن. كان الصحابة لديهم منهج سديد ومعيار دقيق في قبول ما يلقى إليهم من الإسرائيليات، فهم أعلم الناس بأمور دينهم وقد خصهم الله بالعلم والفهم والورع والتقى. صحابة بتايبة ابن عباس وعبد الله كري عمري كري عاصم أنا معالم هنا أو النبي هرشتي كان بو باسكرابي لإسرائيل يكسر وريان قردي بو أنش جرابيتي أنا بو بجورك كأمن دو زورة تيكل بحديث بو بيستالي يكتر جانا كريتوا بلك وكو باسم كرت نزيكي بست اشتيان نيوان روايات كردوا أو جاء أوان زور زانان عبد الله كري عباس حبريم أمتي زاناي بيغمر عليه الصلاة والسلام دعايبو كردوا وأخوات على مدحي كردون كمان عالم زانان تيجيشتون كسي فقيهن تيجي ولا قال أوشا زور زور ورع ومتقين كاتيكوا أو خبر بلا وكنوا ديارة دزانن سودي شهيب ومسلمانان بويا مبلا وكنوا دواي أوا إنهم لم يكونوا يرجعون إليهم في كل أمر، يعني الصحابة كاتيوكو خبري إسرائيليات جراته ولا تسي جرانتوا لباسي حرام وحلالة نخير، لباسي عقيدية نخير بو أنا نقراونتوا لهندك أخباري أمتاني بيش خومان قوم عاد قوم ثمود قوم موسى سلامي خوالة سرهم يان به وهروها باسي بني إسرائيل بشيوي قشتي بو هندي وردكاري أخباري أمتانا بو أوانا قراونتوا أما بشي بو أحكام لبابتي أحكام وحرام وحلالة أخبار إسرائيلية جرابيته ولا يا باسان كرد به أبد شتيوان أبوه كوابو آم شبهه شي باطلة وسنتي بيغمر إخوة عليه الصلاة والسلام تيكلنا بابا إسرائيليات سنتي بيغمر ديار عليه الصلاة والسلام والزنجير الراوية كانش ديارن كشي الرواياتي كردو تاقات بيغمر إخوة عليه الصلاة والسلام وهروها دقكاني إسرائيليات ديارة لكتب تفسير بيان كراوة وهروها چندين بحث وبحوث كراوة كو كردنوي أو أخبار إسرائيلياتاني كوا موجودة لكتب أهل السنة وجماعة لكتب تفاسير جاءوي كموافقي حق به زانان دزنشانيان كردو وكمخالفي قرآن والسنة تشبه هميان بيان كردو يشتر لشبكانيان برايان أوي كالين ناكو كيكو دجايتيكي زور هي لنيوان فرمودكاني بيغمر عليه الصلاة والسلام وأمش أم دجايتية دلالة لسروي كأما وحينية شكا قر وحي به نابي دجايتيها به شكا أخوة فرميتي للقرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا لو وحيا نابتيها به دجايتيها به تعارضها به
وجود التعارض بين الأحاديث شوف هيك آية فعلا تعارض هي لنيوان فرمدكاني بيغمري خواه عليه الصلاة والسلام نخير هيج تعارض جاتيك لنيوان فرمدكاني بيغمري خواه عليه الصلاة والسلام بمرجك اگر هردو حديثك صحيح بن باش برا جاري وای فرموديك ضعيفة فرموديكيش صحيحة دجاتي هي لنيوانا بلا هي بوچك قليشان لاوازة فرمود لاوازة كفريدري كاري بيناكري چك فرمودي بيغمري اخواني عليه الصلاة والسلام كوابو اگر تيگيشتني چي درست هبه ودو فرمودي صحيحش هبه هيچ كاتك دجاتي درست نابت بو الشيخ الإسلام كتابي كي زور عجيبي هي لو باريو درء تعارض العقل والنقل بس يواكا كوا هيج كاتك فرمودي بيغمري خو عليه الصلاة والسلام دجاتي ناكوتن يوانيانو بو كسقر عقلي سليم به وفهمي شي درستي هبيت وبجواني تيبقى بلا ما نمشو بهي هره النوا بو شنك عقلي اوان عقلي شي نقصتانه دو فرمود دينن بو نمونه لو انا بيغمر فرمي عليه الصلاة والسلام إن رحمتي تغلب غضبي أو تسبق غضبي أما فرمدي صحيح بيغمري خواه عليه الصلاة والسلام كالأخوة تعالى وجراويته وفرمدك قدسية كأخوة تعالى فرميتي شي إن رحمتي تغلب غضبي رحمة بيش شي كوتوا بيش تو الرئيم كوتوا باش ولا فرمديك اشترى خواي قوري لفرمديك قدسية فرمي هؤلاء للجنة ولا أبالي وهؤلاء للنار ولا أبالي أمانة بو دوزخن وباكم نية كبيان كما دوزخوا وأمانة بو بهشتن وباكم نية كبيان كما بهشتوا ضلن أما تشيتي آيا لحديثي بي يكما إثباتي أواك كخوة تبارك وتعالى زور بالرحمة ولا فرمدي دوما دلالتي أويتي آيا كخوة تبارك وتعالى رحمة بزينية بويا بەبێ باکانە چیەکە دەستەیەک فرێداتە ئاگری دۆزەخەوە بەڵام وەکو باسم کرد ئەوان دیارە لە ڕووی تێگەیشتنەوە زۆر هەڵە تێگەیشتون لە فرمدەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و بە هەڵە بیرەکەنەوە یا بە عەقڵی خۆیان ئەڕواننە فرمدەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بەبێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ چی بەبێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ جەمعی ئەحادیث ظاهری جاری وایە تۆ تەعارض لە لای تۆ جۆرێک لە دژایەتی لە نێوان دوو فەرمودەیە دروست بووە تۆ چیەکەی بۆ ئەوەی کەوا ئەم دژایەتیە نەهێڵی جارێ تەماشاکەی بزانی هەردوو حەدیثەکە صحیحن هەردوو حەدیثەکە تەماشاکەی صحیحن جاگەر قڵێکیان ضعیف بوو ئەوە ضعیفەکە لابێ و کار بە چیەکەی صحیحەکەی ئەگەر هەردووشیان صحیح بوون ئەو وەختە سەیری چیەکەی سەیری ناسخ و مەنسوخەکەی لەوانەیە قڵێکیان نسخی ئەوەکانی کەی کردبێ کەوابوو تۆ ئیش بە ئەواکەی کەوا چی بووە لە دوایە هاتووە و نسخی حکومەکەی پێشی کردووە جاری وا هەیە قڵێکیان مطلق و قڵێکیان مقەیەدە جاری وا هەیە فەرمودەیەکیان عامە و قڵێکیان خاسە یعنی ئەمانە هەمووی کاری خۆیەکە لێرەیە لە فەرمودەی یەکەمە خوای تەعالا دەفەرمێ چی لە فەرمودە قودسیەکە ئین ڕەحمەتی تەغلیب غەضەبی خوای گەورە کاتێکەوە هەموو شتێکی نووسیەوە لە کتێبێکە لە لەوح المەحفوظە ولەناو ئەو کتێبەشە نووسیوێتی چی ئین ڕەحمەتی تەغلیب غەضەبی إن الله كتب كتابا قبل أن يخلق الخلق فهو مكتوب عنده فوق العرش إن رحمتي تغلب غضبي أو تسبق غضبي لدو الروايات بجوازاته رحمتي خواه تبارك وتعالى برفراوانا بلا برفراوانا بيش توڕێی کەوتووە بەڵێ پێش توڕێی کەوتووە ئەوە هیچ لارێکمان لەوە نییە خواه تبارك وتعالى فەرمێتی وەڕەحمەتی وەسعت كل شيء رحمتي من هەموو شتێکی کردوتەوە کافر و بێباوەڕانشی کردوتەوە یان نا طبعا ئەوانشی کردوتەوە خوا کافرێکی دروست کردووە لە نەبوونەوە هێناوێ تێبوون ڕزقی پێداوە منداڵی پێداوە لەش ساغی پێداوە ئەندامەکانی جەستەی هەموو نیعمەتن لە بەرچاوی خۆی بینێ و عەقڵ و هۆشی پێداوە
لەگەڵ ئەوەشا دژایەتی خواکەوە باوەڕی بەخوای گەورە نییە. خوای تەبارەک و تەعالە لە دنیاشە ناز و نیعمەتی دنیا ڕژانەوە بەسەری عقوبەشی نادا. ئەمە ڕەحمەتی خوایە. پێشی خستوو بۆ کێ؟ بۆ ئەم بێ باوەڕە. باش. فرمودەی دووهەم کە خوای تەعالە لە فەرمودە قودسیەکە فەرمێ هؤلاء للجنة ولا أبالي وهؤلاء للنار ولا أبالي. باشە. لە سەرەتا ئەم فەرمودەیەوە دیارە ئەمە بەشێکیان لێی بڕیوە فەرمودەکە تەواو هەموویان نەهێناوە. بەشێکیان لێ هێنا وەکو باسم کرد یعنی دژمنانی دینی خوای تەبارەک و تەعالە کاتێ شوبهە و گومان لەسەر دینی خوا دروستەکەن لەسەر فەرمودەیەک یا لە ئایەتێک دێن چیەکەن دەیبچڕن پێشی فەرمودەکەی لێلادەن و دوای فەرمودەکەی لێلادەن یا چی ناکەن فەرمودەکانی کە لە بەرچاو ناگرن بۆن لە ڕیبایەتی ترا خوای تەبارەک و تەعالە فەرمێ چی خەلەقت هؤلاء للجنة وبعمل أهل الجنة يعملون وخلقت هؤلاء للنار وبعمل أهل النار يعملون. تيجن برا يعني أما لفرموديش ترى خوي تعالى وهي فرموه كتشي أمان باشان بونية أمانان إيشان بمنية لفرمودك يا خوي جوران فرمي أمانم بو بهش درس كردوه شون كتشي كان كارو كردوي بهشتي كان أو أنا شنبو دوزخ درس كردوه بوتشي شو كارو كردوي دوزخية كان كوابو خوي تعالى للرجي قيامته هروا ببيلي برسينا وببيلي حساب كتاب يكسر هندي خلق فريدات بهشت وهندي كش بو دوزخ أبد اشتوانية لساحي محشراتي هي كاكا زندو بنو هي خلق زندو بيتو كزندو بيتو همو كس حالي خوي زانت باشا كزندو بيتو انجا لساحي محشر شراوستي انجا كتيب توزيع كري نامي كردو كان كافر بباور لبشتو بدسي تبي ورقري إيمان دارج لبشتو بدسي رانسي ورقري وإن جاتيش تريج داندري ميزانش داندري ترازو چاكو خرابا كان بيودري ومروفك بو خوي بيوري چيكش برا پردي سرات داندراوا باشا بيش پردي سرات ما منكم من أحد إلا سيكلمه ربه حمو كسي كافر ومسلمان لبرانبر خواه راوسي خواه ليه برسي محاسبي دكا عملت يوم كذا وكذا ويوم كذا وكذا او رجع او اوات كردو او اواشت كردو لبروي كم كردو خرابانت كرد وزانيشت كتاوان وخرابكاري ولا برانبري شات اغري دوزخوا بر اغري دوزخوا وهروها شي كشي پردي صراطه خواه تعالى دايناوا بجوري استقامة بون لسر ديني خواه تبارك وتعالى إنسان لبسر پردي صراط أبريته ووش كوا ديني نبي أو كويت خواروا يا هر لجيرو برواغري دوزخه كوابو أمانة داندراو بو چي بو أويك ردك بي بو أو كسانيك خواه تعالى باشينية حل لسر وي كوالا بيشو لسري نسيويتي لقضاء وقدرا يكسر أما باب ربا أغري دوزخ كاكوانية خواه تعالى زانيويتي كإيما چکارو کردووی کەین باش بین یا خراپە بین بەهشتێ بین یا دۆزەخێ بین خوای تەعالا ئەوەی زانیوە علمی خوای تەعالا بێسنوورە لەسەر ئەو عیلمەی کەوا نووسی زانیوێتی ئەمەی نووسیوە لەسەرمان بەڵام لەسەر ئەو نووسینە محاسبەمان ناکا بەڵکو لەسەر ئەو کار و کردوانەی کەوا بە اختیاری خۆمان ئەنجامی دەین لەسەر ئەو محاسبەمانەکە ئەگەر کەسێک نەزانێ شتێک کوفرە بیکا پێی تاوانبارە بێ پێی تاوانبار نابێ ئەگەر کەسێ لە کاتی خەوتنە هەر شتێک بکە لەسەری حسابە بێ لەسەری حساب نابێ ئەگەر کەسێ بەهەڵە هات بەدەم یا تەلاقی خواردەوە یا کوفرێکی کرد مەبەستی ئەوە نییە تێگەی برا لەسەری حساب نابێ کەوا بوو ئەم هەموو بەڵگەن لەسەر ئەوەی کەوا ئەم قسەیەکی پوچ و باتڵە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە خوای تەعالا ویجارەتەوە کە فەرمێ هؤلاء للجنة ولا أبالي وهؤلاء للنار ولا أبالي أما معناه أويتيانه كخوات على الرحمة بزينية بلكو خوات تبارك وتعالى تاو الرحمة بزي خوي دنوينه لم جاي ابن حجر ده أفرمي الرحمة المضافة إلى الله نوعان رحمة كات إضافة ولا رب العالمين يكون صفتك دو جورة صفة ذاتية وصفة فعلية
صفة ذاتية يعني رحمة عامة، صفة فعلية يعني رحمة خاصة. والرحمة التي سيقت الغضب هي الرحمة الفعلية التي تكون بمشيئته سبحانه وتعالى. رحمة عامة، رحمة عامة وكوتشيا وكوي كباس ما كل سرتاوا كابراي كافرو بباوري دروس كردو ورزق دا وصحتي بيداوا ولا مال وسرت وساماني دنياي بيداوا لقل وشا دجاتي خواكا وربربركاني خواي تبارك وتعالى بلام خواي قورو مهربان لدنياي سزاينادا عقوبينادا وكو خواي قورا فرمي ولو يؤاخذ الله الناس بما كسبوا ما ترك على ظهرها من دابة. بلام خواي تبارك وتعالى رحمتي بيش سي كوتوا بيش توري كوتوا لويكوا لسرعة أمانة لدنيايا بباوران سزانادا. كاتێکەوە اختلاف دروستە بێ لە نێوان دوو فەرمودەیە ئەسبابەکەی چییە لاتان نووسراوە؟ تعدد وقوع الفعل الذي حكاه الصحابي مرتين في ظرفين مختلفين فيحكي هذا ما شاهده في ذلك الظرف ويحكي الثاني ما شاهده في الظرف الآخر. بۆ نمونە پێغەمبەر عليه الصلاة والسلام پیاوێک دێ بۆ لای دەفەرمێ ئەگەر دەستم بەر زەکەرم بکەوێ ئایا دەستنوێژ بگرمەوە؟ پێغەمبەر پێ فەرمێ عليه الصلاة والسلام هل هي إلا بضعة منك، پارچەیە گۆشت نییە لە تۆ یعنی مەیگرەوە. لە فەرمودەی شترا فەرمێ ئەوەی دەستی بەر زەکەری بکەوێ باچی بکات دەستنوێژ بگرێتەوە. ئەمە زاهری چیتیایە؟ دژایەتی شتیە، بەڵام وان نییە. پێغەمبەر عليه الصلاة والسلام پیاوێکی بینیوە کە حاڵی وا بووە مەشەقەتی بۆ دروست بووە گەر بێت و چی بکە هەر کاتێ دەستی بەر زەکەری بکەوێ دەستنوێژ بگرێتەوە فەرمێتی مەیگرەوە. ئەوی کەشیان پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمودەکەی فەرمووە من مس ذكره فليتوضأ. مس بۆیە زانایان فەرمویانە مەس چییە؟ دایمەن بەناو لەپە بێ. هەر کەسێک بەناو لەپی ئەوە قەست و مەبەستی هەیە دەستی بەر زەکەری بکەوێ بەناو لەپی ئەوە با دەستنوێژ بگرێتەوە. کەوا بوو ئەگەر ئینسان بە اختیاری خۆی دەستی برد بۆ زەکەری بۆ هەر مەبەستێک بێت ئەوە چییە بێت دەبێت دەستنوێژ بگرێتەوە. ئەمما ئەگەر نەیزانی دەستی بەر زەکەری کەوت ئەوە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی ئایا پارچەیە گۆشت نییە لە تۆ دەستنوێژ لەبەر لەمەر ناگریتەوە. کابوو شتەکە ڕوون و ئاشکرایە و هیچ زۆرە جایەتی شتیان نییە. دووهەم ومنها أن يفعل النبي صلى الله عليه وسلم الفعل على وجهين إشارة إلى الجواز كحديث صلاة الوتر أنها 7 أو 9 أو 11. صحابية قوتري بيغمرة جيرته عليه الصلاة والسلام بحوت إيش بنو إيش بدوانزة علينا مسيا كاكا هل إيش بنو عكي جيرته تيجن برا أما كاميان تواوا ضلين همي تواوا همي جائزة وهمي درسته أما رحمته ئەگەر بواە و پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بیوتاتەنا حەوتە حەزی لێ زیاتر بکە ئەجری زیاتری دەستکەوێت. یا ئەگەر 12 بواە ناتوانێ ئەوەندە بکە. کەوا بوو وجودی چەند فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام سەبارەت بە بابەتێک کە جەواز دەدا بەهێچیان ئەو معنەوە نییە کە دژایەتی تایە بەڵکوەوەیەکەوە هەر کامێکیان ئەنجام بێ ئەوە جائزە و دروستە. ومنها أن يسمع الصحابي حكما جديدا ناسخا للأول ولا يكون الثاني قد سمعه فيظل يروي الحكم الأول على ما سمع. صحابي يكفر مديك لبيغمر وبيستو عليه الصلاة والسلام بون منا لو يبيستو كبيغمر عليه الصلاة والسلام ريقريب كان لشي لشون بو غورستان نابت شي بو غورستان ئەو فەرمودەی بیستۆ لە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دوای لێی دوورکەوتەوە چووە بۆ وڵاتێتر چووە بۆ شارێتر نەوایە لەوێیانە. لە دوایەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمودەیەکی هەیە فەرموویەتی ئەلا ئینی قەد نوهیتکم عن زیارەتی القبور ئەلا فەزوروها. ڕەنگە ئەو سەحابەی کە پێشتر لەو بێ ئێستا وجودی نییە چووە بۆ شارێکتر بۆ وڵاتێکی تر و بەم حکمەشی نەزانیوەکەوە ئێستا ئەم فەرمودەی کە ئەم باسەکەم حکمە نەسخ بۆتەوە کاری پێ ناکرێت. تێگەن برا بۆیە ئەگەر کەسێک هەردوو فەرمودەیە ئەم دوو ڕیوایەتە ببیستێ ئەڵێ ئەوە تا سەحابیەک ئەڵێ کاکە نەچن بۆ سەردانی قەبرستان سەحابەیەش کەش ئەڵێ ناقەی ناکە بچن ئەڵێن کاکە جان سەبەبەکەی ئەوەیە ئەو سەحابیە کات ئەم فەرمودەی بیستۆ لە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ڕۆیشتووە لەوێ نەماوە فەرمودەی دووەمی نەبیستووە
بۆیە ئەوەی دوو هەم نسخی ئەوە یەکەمە کاتەوەکو باسمان کرد لە ئەسبابی تعارض و جەمع لە بینی دوو حەدیثە ئەوەیە چییە جاریوەیەکیان ناسخە ئەوەکیان منسوخە. و زانایانی فەرمودەناس کاری زۆریان کردووە لەوەی کەوا هیچ دوو فەرمودەیەک نەبێ کە زاهیریەکەی چی بێ جۆرێک لە دژایەتی تیا بێ ئیلا هەردووکیان گونجاندووە و هیچ دوو فەرمودەیەک نییە ئێستاکە ما بێتەوە لەوەی کەوا دژ بەیەک بووبێت و نەزانین کامی تاوە کامی حەقا و سەرمان لێ شێوا بێ ئەبەت شتیوانیە. وەلەو مؤلفاتانەی کەوا زانایان تەئلیفیان کردووە کەوا جەمعیان کردووە لە نێوان فەرمودەکانە لە بەردەستانە اختلاف الحديث للإمام الشافعي، تأويل مختلف الحديث لابن قتيبة، مشكل الآثار للطحاوي كمكتبي زور عظيم وزور قورية، واروها مشكل الحديث لأبي بكر بن فورك. بەڵێ برایان یەکتر لە شوبهەکانیان عدم وجود أحاديث متواترة إلا 17 حديثا. دلين سينيا دلين باشا بيغمر عليه الصلاة والسلام لنا أهم صحابي أبوايا لو أهم صحابية كاتي أم حديثاني وتوا مفروض أم حديثاني يستهموا يشيبه متواتر به ما دام حديثي متواتر نيا حديث كاني بيغمر عليه الصلاة والسلام مقبول نيا أما تشي والله دجمناني سنتي بيغمر إخوة عليه الصلاة والسلام جا باشا ئەگەر فەرمودە متەواتر بوو ئەوان وەریەگرن نەخێر وەری ناگرن ئەوان دژی هەموو فەرمودەیەکەن کابوو بۆ گەڕێنە بۆ فەرمودەی متەواتر ئەوان ئەسڵەن هەر باوەڕیان بەوە نییە ئەسڵەن متەواتر و ئاحاد لە بەرامبەر یەکام دوو مستەڵحە چێ دایناوە زانانی فەرمودەناس دایاناوە ئەوان هەر خۆشیان بە چارەی فەرمودەناسانان نایە ئەوان ئەسڵەن ئیترافیان پێ ناکەن ئەوان ئەسڵەن هەر ڕەخنە لە بنچینەکانیان نەگرن ئەی بۆ گەڕێنەوە بۆ مستەڵح و زاراوەیەک کە ئەوان دایانناوە وەکو ئەڵێ ینی ماڵی خۆمە پێمە فرۆشێتەوە بضاعتنا ردت إلينا. باشە زانانی فەرمودەناس کاتێ باسی حەدیثی متەواتر و ئاحادیان کردووە بۆچی دایانناوە ئەم دوانە بۆ چ مەبەستێکم دوانیان دانا هەدەف چییە لەوەی کە ئاڵێن ئەمە متەواترە و ئەمە ئاحادە ئاشێ پێ مەڵێ تعارض باشە بۆ چی مەبەستیشتر دایان ناو بۆ زۆری ڕیوایەت و کەمی ڕیوایەت بۆ ئەوە دایان ناوە بەڵام بۆ ئەعتیبارە دایان نەناوە ئەو فەرمودەی کەوا متەواتر بێ مەقبولە ئەوەش کەوا ئاحاد بێ مەقبول نییە هیچ زانایکی فەرمودەناس ئەوەی وتووە ئەوەی نەوتووە کەوا بوو متواتر و ئاحاد بۆ چ ئەعتیبارێک دانراوە بۆ چ مەبەستێک دانراوە بۆ کەثرەی ڕیوایەت و قلەتی ڕیوایەت هەر فەرمودەیەک ڕیوایەتی زۆر کرابێ دەڵێن ئەمە متەواترە هەر فەرمودەیەکش کەم ڕیوایەت کرابێ دەڵێن ئەمە ئاحادە بەڵام نەیانوتووە متەواتر مەقبولە و ئاحاد مەردوودە ئەبەت کەس شتی وای نەوتووە بەڵام ئەمان وا حاڵی بوونە بۆیە حاڵی بوونێکی هەڵە و پەڵە کەوا چونکە لە بابەتەکەی خۆیانان نییە شتی زۆر سەیر و سەمەرە باسەکەن. حديث متواتر چییە؟ هو ما رواه جمع عن جمع يستحيل تواطؤهم على الكذب. دەستەیەک لە دەستێکی تر وەریان گردووە ئەو فەرمودێ ئەو حکمە ئەو بابەتە کەوا تەسەوور ناکرێ ئەم دەستانە ئەم جیلانە کە لە یەکتر وەریان گردووە هەمویان کۆبنەوە لەسەر درۆکردن چونکە ئەم دەستانێک کاتێک کۆبوونەتەوە ئەنواع و ئەشکاڵیان تیانە هەیە لە ڕووی فکرەوە جیاوازن لە ڕووی بیر و ڕاوە جیاوازن بەڵام هەمووشیان یەکدەنگن لەسەر ئەوەی کەوە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پێوترێ متەواتر بۆ نەئێستا قورئان ئەو مەسحەفەی کە لە بەردەستمانایە هەمووی متەواترە باشە برا متەواتر یعنی چی یعنی دەستەیەکی زۆر لە دەستەیەکی زۆری تر وەریان گرتووە و ئەو دەستەیە ئەنواع و ئەشکاڵی تایە هەرێکی هی وڵاتێکە هی لوغاتی زیاتری تایە ئەنواع و ئەشکاڵ ئەفکاری تایە هەموو ئەمانە کۆ ببنەوە لەسەر ئەمە ئیمکان نییە لەسەر شتێکی درۆ هەر هەمویان کۆ ببنەوە و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام
هیچ بەڵگەیەک نەهاتووە لەسەری کە ئەگەر ئاحاد بێ مەقبول نییە، هیچ فەرمودەیەک نەهاتووە لەو بارەیەوە، و هیچ ئاەتێکی قورئانیش نییە کە بڵێ فەرمودەی ئاحاد ڕەتەکرێتەوە، واتە ئەم دەعوایە هیچ بەڵگەی لەسەر نییە. فەرمودەی متەواتر وەرەگرین ئاحاد ڕەتەکەین. و چی وای وتۆ کاکە؟ خوای تەعالی وای وتووە ئاەتی قورئانی لەسەرە؟ یا هەندێکی دڵنەخۆش ئێستا دروست بوون فەرمودەی هەر لە کۆنیشەوە هەبوون بەڵام ئێستا تۆ زیاتر سەریان هەڵداوە، فەرمودەی ئاحاد لە بابی عەقیدەیە وەرناگیرێ. چی وای وتووە؟ خوای گەورە پێتی وتووە لە قورئانە؟ پێغەمبەر وای وتووە عەلەیهی سەڵات وسەلام؟ یا هەوا ئارەزوەکەی خۆیەتی کەوا بۆ ئەم ئیدعایەش هەوا ئارەزووە کەوا دەڵێ فەرمودەی ئاحاد دەبێ ڕەت بکرێتەوە. فەرمودەی ئاحاد زۆرن، 17 فەرمودەی ئاحاد نییە. ئیمامی سویوطی ڕەحمەتی خوای لێ بێ کتێبێکیە قطف الأزهار المتناثرة في الأحاديث المتواترة. ئەو زانایە 200 حەدیثی متواتری کۆ کردوتەوە لەو کتێبێ. زانایەکی فەرمودەناسە بۆیە لەوە زیاترە. و فەرمودەی متواتر دەبێتە دوو بەشەوە، بەشێکیان چییە؟ لەفظیە، بەشێکیان معنەویە. معنەوی هەر زۆر زۆرە، بەس لە دەستبەرزکردنەوە لە دوعایە زیاتر لە 100 ڕیوایەت هاتووە، بەڵام هەرێکی بەنەوعێک کەوا بوو ئیشەکە زۆر لەوە گەورەترە کە تۆ تایبەتیکەی بە 17 ڕیوایەتەوە. فەرمودەی متواتر لەوەش زیاترە، و لە دوای ئەوەش فەرمودەی ئاحادیش نییە، ڕەتکراوە نییە، مەقبولە. چونکە لە دەرسێک لە دەرسەکانی ڕابردووە ئێمە وەڵامی شوبهەی حەدیثی ئاحادماندایەوە کەوا حەدیثی ئاحاد مەقبولە و بە نەصی ئاەتی قورئانی پیرۆز کە خوای تەعالی فەرمیەتی فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. ولفظ الطائفة يتناول الواحد فما فوق مما يدل على قيام الحجة بخبرها وهي لم تصل إلى درجة التوتر. وأما هر عقلا شهر نابت يعني بون من بيغمري خوا عليه الصلاة والسلام أفعالي تشي سنته لماڵی خۆیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ نمونە خۆیە شووە. خۆشۆرینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عیبادەتە، لێمە وەرەگردووە چۆن غوسڵ دەرەکە ئاوها، چۆن دەستنوێژەگری ئاوها دەستنوێژ بگرین. ئەمە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دینە. باشا بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێ 100 زەلام لە بانسەری خۆی خڕەوە کا لە ماڵی خۆیە بڵێ ئادی تەماشام کەن هەمووتان بزانم چۆن خۆمەشۆم، بۆی کە بە متەواتری نەقڵ بێ دینەی خوای تەبارەک و تەعالی. ئەمە چ عەقڵێکەوە؟ بۆی هیچ عەقڵێک ئەمە قبوڵ ناکا. یا بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەناسکی حەجە، لە مەناسکی حەجی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام 100,000 خەڵکی لێبوو. باشە ئیمکان هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەناسکی حەجە بەجێ بکات لە کاتێکە 100,000 کەس هەمووی تەماشایکە؟ ئیمکان نییە کاکە، ناکرێ. هەموو ئەو خەڵکی کەواتەوە تەوێ لێ وجودی هەبێ حازر بێ. لەوەیە 10-15 نەفەرێک لە دەور و پشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ببینن و ئەوان بڵاوی ئەکەنەوە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەم فەرمودەیە جا فعلی بێ یا قەولی بێ دەیگەێنن بە خەڵکی تر. بۆیە خۆی لە حەجەت الوداع فەرمی چی؟ ئەلا لیوبەلغ الشاهد منکم الغائب. ئەوەی کە لێرەیە با بەوە بیگەێنێکەوە لێرە نییە و لێرە ئامادە نییە و حازر نییە. باشە برایان ئاچینە سەر وەڵامدانەوەی شکە لە شوبهەکانیان. شوبهەی هەشتەم دەڵێن چی؟ دەڵێن إن السنة رويت بالمعنى. سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە چی ڕیوایەت کراوە؟ بە معنە ڕیوایەت کراوە. يعني چی معنى؟ يعني لفظەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بالضبط ئەوە ڕیوایەت نەکراوە، بەڵکو لەوانە لەفزێکی تر لەوەیە هاتبێت لە جێگای لەفزی پێغەمبەر دانرابێ عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام نفسی معنای هەیە. باشە. فإذا غير الصحابي لفظ الحديث ورواه بالمعنى ثم جاء التابعي وروى ما سمع من الصحابي بالمعنى وهكذا من جاء بعد التابعي مما يعني ضياع لفظ النبي صلى الله عليه وسلم، وعليه فالأحاديث الموجودة
ليست من كلام النبي صلى الله عليه وسلم، وإنما هي من تصرفات الرواة مما يفقد الثقة في السنة. دلن أم حديثاني هي أما هم لفظ الراوي كان هي بيغمر نما عليه الصلاة والسلام. جاري دلين إيو چون زانيتان فرمودو سنتي بيغمري خوا عليه الصلاة والسلام هر همي بمعنى باس كراوه دراسي چي اوتان كردوه او همو فرموداني بيغمري خوا عليه الصلاة والسلام تا حكم بدن بلين سنة هر همي بمعنى الرواية كراوه اما زور غلطة. دیارە فرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر هەمووی بە معنای ڕیوایەت نەکراوە. ئێستا صحیحی بوخاری و موسلیممان هەیە، کامیان لە پێش کامیانە؟ بوخاری لە پێش موسلیمەوەیە، بەڵام لە شتێکە موسلیم لە پێش بوخاریشەوەیە. لە چییە؟ لەوەی کەوا ئیمامی موسلیم کتابەکەی هەر هەمووی کاتێک کە ڕیوایەت کردووە لەفظەن ڕیوایەتی کردەوە بە معنای هیچ حەدیثێکی باس نەکردووە. بە پێچەوانەی بوخاری کەوا کۆمەڵێک فەرمودەی بە معنە هێناوە لە صحیحەکەیدا. باشە برا؟ کەوا بوو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر هەمووی بەچی نەهاتووە، هەمووی بە معنە نەهاتووە، بەشێکی زۆریشی بەچی هاتووە؟ لەفظی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ئاوا هاتووە. ئەجا بابینە سەر ئەوەی کە ئایا جائزە بە معنە فەرمودەی پێغەمبەری خوا بجێڕدرێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام یا نادروستە؟ دیارە زانایان دوو بۆ چوونیان هەیە سەبارەت بە گەڕانەوەی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بمعنە. مذهب يكم يرى عدم جواز الرواية بالمعنى، وإنما يجب على الراوي أن يروي الحديث بلفظه كما سمعه. دستيق لزانان ده فرمون دروسنية بمعنى تيبكي فرمودي بيغمر بجريته عليه الصلاة والسلام، بلكو لفظي بيغمري خواتشون عليه الصلاة والسلام ده بيبو جوربه. مذهبي دوام تشيا وناوكان النسرة أم مذهب يكم أو زانانا عبد الله كري عمر ابن سيرين وهو دستيق كتير لزانان. مذهبي دوام كو جمهوري زانانا لصحابة وتابعين وفقهاء ومحدثين وهر شوار مذهبك جسروان أنهم يرون جواز الرواية بالمعنى. جائز إنسان حديث بمعنى الرواية بك بلان بچن مرجك بچن مرجو بچن شرطك أو شرط مرجانة چين كواده به رچاو بكرين لكاتي باسكردني فرمدي پیغمبري خواه عليه الصلاة والسلام بمعنى أو إن شاء الله لدرسي دوما بإذن خواه تعالى باسيكين خزمتانا لقل ما بمعنى. وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين. بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون.